دەنگی شکانی پشتی ڕژیم دێت. لە حاڵێکدا کە جەنایەتەکانی ڕژیم لەسەر شەقام و لە زیندانەکاندا هەروە درێژەی هەیە، ناڕەزایەتی توێژە جۆراوجۆرەکانی خەڵک نەتەنها هێور نەبووەتەوە، بەڵکو بە یەقراری خودی کاربەدەستانی ئەمنیەتی و نظامی ڕژیم ئاستێکی بەرینتر و شکل و شێوازی جۆراوجۆرتری بەخۆیەوە گرتووە. ڕاگەیەنەرەکانی نزیک لە مەحفلە حکوومەتیەکان و بەشێک لە کاربەدەستانی ڕژیم لێرە و لەوێ باس لە شکستی سیاسەتی سەرکوت دەکەن و تەنانەت هێندێکیان بە ئاشکرا دەڵێن دەبێت لەگەڵ نوێنەرانی خەڵک بکەونەوە توێژەوە و بۆ پاراستنی نظام چاوپۆشی لەگەلێک لە یاسا ئیسلامیەکان بکرێت. لە زۆربەی شارەکان زانکۆ و قوتابخانەکان بەرەوڕووی خۆپیشاندان و یان مانگرتن بووینەتەوە. هەرێستا چەند ناوەندی کرێکاری لە حاڵی مانگرتندان. خەڵکی وەک گیان هاتوو لە سەرتاسەری ئێران زیاتر لە ڕابردوو بە ناڕەزایەتیەکانەوە پەیوەست بوون و ماشینی سەرکوتیش ئیتر کارایی پێشووی نییە. ئەگەر تا دوێنێ سیمان ناسراوە هونەری وەرزشیەکان باشکرا پشتیوانیان لە ئاخێزی خەڵک دەکرد، لەمڕۆدا گروپە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان بە ناونیشانی خۆیانەوە پشتیوانی لە ناڕەزایەتیەکان دەکەن. لەمڕۆدا لیستێکی دوور و درێژ لە گروپە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان لەم بارەیەوە بەیانیە بڵاو دەکەنەوە. بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردوودا شاهیدی بڵاوکرانەوەی بەیانیەی پزیشکەکان، وەکیلەکانی دادگوستەری، مامۆستایانی زانکۆ و تەنانەت ئیمام جومعەکانیش بووین لە کوردستان. هەزینەی سەرکوت و جێگیرکرانی لەشکرەکانی سپا لە خەوارەی لیباس شەخسیەکاندا بەسیج، پۆلیس، ئەرتەش و ناوەندە ئەمنیەتیەکان دەگاتە ملیار دۆلار. لە گەرمەی ئەم ناڕەزایەتیانەدا مەجلیسی ئیسلامی 20% زیادکردنی مانگانەی بۆ هێزە سەرکوتگەرەکان پەسەند کرد. بڕینی ئینتەرنێت، داخستنی دوکان و بازاڕەکان، ڕکود و بێمشتەریبوونی زۆربەی خواردنگە و هۆتێلەکان، داخرانی گەلێک لە کەسب و کارەکان گوشارێکی زۆری خستووەتە سەر ئابووری قەیراناوی و داتەپیوی ڕوو لە شکستی ئێران. لە زۆربەی بانکەکاندا باس لە تەواوبوونی نەقدینەجی دەکرێت. لەگەڵ ئەوانەشدا بەپێی گەلێک راپۆرت سەروەتێکی زۆر لە وڵات براوەتە دەرەوە و بنەماڵەی هەندێک لە بەرپرسانی حکوومەتی وڵاتیان بەجێهێشتووە. راپۆرتەکان باس لەوە دەکەن لە ماوەی ئەم دەڕۆژەی دواییدا زیاتر لە 3650 ملیارد تمەن پارە لەلایەن کەسانی حەقیقیەوە لە بورزدەن هێنراوە و ڕیزی ئەو کەسانە لە بازاری بورزدا بەردەوام بەسەر ڕیزی کڕیاراندا قورسایی ئەکات. گرانی و هەڵاوسانی زۆر، زیادبوونی بێکاری و بەرینتربوونەوەی هەژاری و بچووکتربوونەوەی زیاتری سفرەی خەڵک، دژوارتربوونی بازرگانیکردن لەگەڵ ئێران لەلایەن وڵاتانی ئوروپاییەوە، هاوکات لەگەڵ درێژەی گەمارە و ئابووریەکانی ئامریکا بەگشتی دەستیان داوەتە دەستی یەک و قەیرانی ئابووری سەرمایەداری ئێرانیان زیاتر لە ڕابردوو ئاڵۆز کردووە. لە وەڵامدانەوە بەم بارودۆخە ڕژیم لە دەستپێکی حوتەمین هەفتەی ناڕەزایەتیەکاندا بێجگە لە هەڕەشە و سەرکوت بژاردەیەکی دیکەی نییە. نەدەتوانێت سەر و سامان بە بارودۆخی ئابووری بدات، نەتوانایی ئەوەی هەیە پەیامی خەڵک بۆ گۆڕینی ڕژیم قبوڵ بکات. لە ئێستاوە دەکرێت دەنگ و زایەڵەی سەرکەوتنی یەکجارەکی خەڵک و شکانی ئێسکەکانی پشتی ڕژیم ببیستی. هاتنە مەیدانی زیاتری ژنان و لاوان، چالاکتربوونەوەی ناوەندە کرێکاریەکان و پشتیوانی بەرین و بەربڵاوتری ئەو کەسانەی لە تەمەنی مامناوەندان و کەسانی بەساڵاتی و لە لاوان و ژنان لە خەڵکی تێکۆشەری کوردستان لێک هەڵوەشانی حکوومەتی کروەتە ئامانجێک کا و دیهاتنی هاسان و بەردەست بێت.